باسکردن لە ملیۆنێک دۆلار بۆ هەندێک کەس وەکو خەونێک وایە، بەڵام باوەڕ دەکەیت کە لە ماوەی دەخ و لە گیاریکردنی نێوان دوو ئەستێرەی تیکتۆک وەکو بەخشش وەرگیراوە. یاریەکەی نێوان مەسعود مەساری ئەستێرەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کوردستان و کیندەر لیبی ئەستێرەی لیبیا تەنها نزیکەی دەخولێکی خایاند، بەڵام زیاتر لە 1 ملیۆن دۆلار داهاتی هەبووە. لە گەرمەی یاریەکەشدا نزیکەی 9 ملیۆن بەشدار بوو بینەری ئەو یاریەی تیکتۆک بوون. لە ماوەی ئەو ڕکابەریەدا کە بەجامی سەقەر یان باز ناو دەبرێت، هاندەرانی مەسعود مەساری 31 ملیۆن و 287,860 کۆینیان وەک خەڵات خرج کرد تەنها لە ماوەی 9 خولەکی یاریەکەدا. لە بەرامبەردا هاندەرانی کیندەر لیبی بە جیاوازیەکی کەم شکستیان هێنا کە 29 ملیۆن و 744,148 کۆینیان پێشکەش بە ئەستێرەکەی خۆیان کرد. مەساری لە کورتە ڤیدۆیەکدا دوابەدوای یاریەکە دەردەکەوێت و دەڵێت لەسەر جامەکە دەنووسم بژی کورد. بەپێی ڕێساکانی تیکتۆک کاتێک دوو ئەستێرەیان زیاتر ڕکابەری یەکتر دەکەن لە یاریەکەدا، بەشداربووان دەتوانن لە ڕێگەی کۆینەوە خەڵات بکڕن و ئەو ئەستێرەی کە زۆرترین خەڵات بەدەست دەهێنێت و زۆرترین کۆین وەردەگرێت دەبێتە براوە و نیوەی کۆی داهاتەکە یان لە سەدا 34 کۆی داهاتەکە بۆ خۆی دەبات. ئەو ڕکابەریە کە بینەرانی لە نێوان 380,000 بۆ 447,000 کەس بوو، بەپێی کاتی یاریەکە مەساری زیاتر لە 192 لایکی بۆ هاتووە، بەهۆی ئەوەی ژمارەی کۆین و خەڵاتەکانی مەساری زیاتر بوون. توانیوێتی بڕی 61 ملیۆن و 32,008 کۆین بباتەوە. ئەگەر ئەو کۆینانە بکەینەوە بە دۆلار، ئەوە یەکسانە بە 1 ملیۆن و 109,683 دۆلار. بەڵام لەو بڕە تیکتۆک بەشێکی زۆر بۆ خۆی دەبات کە دەگاتە 166 داهاتەکە. بەو شێوەیە تیکتۆک لە یاریەدا زیاتر لە 732,000 دۆلار سوودمەند بووە. هەروەها مەساری بڕی 377,292 دۆلار سوودمەند بووە. بە زمانی بازار مەساری لە یاریەدا زیاتر لە 37 دەفتەر دۆلاری بەدەست هێناوە. یاریەکەی مەساری تەنها لەسەر شاشەی مۆبایلەکان نەمایەوە. خەڵکێکی زۆر لە هەولێر لە کافتریا و شوێنە گشتەکاندا کۆبوونەوە، دواتر بە سەرکەوتنی مەساری دڵخۆش بوون. مەساری کە لە پشتەوەی ئاڵایەکی کوردستان دەردەکەوت، بە جلوبەرگی کوردیەوە داوای پشتیوانی لە بەکارهێنەرانی تیکتۆک دەکرد، لە ناو هەوادارانیەوە سەرکەوتنی خۆی ڕاگەاند. یاری تیکتۆک چییە و چۆن کار دەکات؟ لە یاریەکەدا دوو بەشداربوو ڕکابەری یەکتر دەکەن لەسەر بەدەستێنانی زۆرترین کۆین. بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی کڕینی کۆینەوە خەڵات پێشکەش بە ئەستێرەی خۆیان دەکەن. کۆینەکان لە بازاڕی عێراق و هەرێمی کوردستان بەو شێوەیە مامەڵەیان پێوە دەکرێت. هەر 10,000 کۆینێک لە بازاردا بڕی 160,000 دیناری عێراقیە. بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەتوانن خەڵاتی خەیاڵی جیاواز پێشکەش بە ئەستێرەی خۆیان بکەن لە ماوەی یاریەکەدا. نرخەکان بەپێی خەڵاتەکان دەگۆڕێن. بۆ نمونە تەنها نیشاندانی شێرێک بۆ چەند چرکەیەک بەرامبەر بە 32,000 پۆینتە کە زیاتر لە 450 دۆلار لەسەر بەکارهێنەرەکە دەکەوێت. هەندێک لە خەڵاتەکان نرخەکانیان دەگاتە زیاتر لە 500 دۆلار. بۆ نمونە خەڵاتی گەردوونی تیکتۆک و ئەستێرەی تیکتۆک. هەندێک لە خەڵاتە خەیاڵیەکان لە ماوەی یاریەکەدا لەلایەن بەکارهێنەرانەوە پێشکەش دەکرێن نرخەکانیان کەمترە. بۆ نمونە تەنها ئیمۆجیەکی خۆشم دەوێت 199 کۆین دەکەوێت لەسەر بەکارهێنەر، واتە تەنها بڵێ خۆشم دەوێت دەبێت زیاتر لە 2.5 دۆلار خەرج بکەیت. تەنها یەک جاریش بۆ چەند چرکەیەک ئەو خەڵاتە لەسەر شاشەکە دەردەکەوێت. پرسیارەکە بۆ تۆ ئەوەیە، ئامادەیت لە بەرامبەر نیشاندانی ئیمۆجیەک و خەڵاتێکی خەیاڵیدا چەند سەد دۆلارێک خەرج بکەیت؟